بە هەرێمی کوردستان. میوانی بەرنامەکەمان زۆر بەڕێز کاکتوان ئاسمان ڕۆژنامەنووس لەمان ئامادەی کاکتوان ئەسڵاو لێبێ بە خێراتی سەرچاو سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکە بەخێر بەی سەرچاو کاکتوانە بە پێی متابعی تۆ ئەم ماوەی ڕابردوو ڕووداوگەلی زۆر لە جیهاندا ڕوویانداوە میدیا جیهانەکان چۆن ڕووماڵی ئەم پرس و بابەتان ناکەن بە شێوەیەکی گشتی بەو پێی کە ئێستا سۆشەل میدیا زۆر بەهێز بۆ لە دنیاە و میدیای فەرمی پاشەکشەیەکی کردووە لە بەردەم سۆشەل میدیایە دۆخێ دروست بووە جارێکی کە خەریکە ڕەونەقە گەڕێتەوە بۆ میدیای تەقلیدی بەو پێی کە میدیای تەقلیدی توانای چێکردنەوە و جارێکی کە بە دوواداچوونی زیاتری هەیە لە ساکردنەوەی ڕاستیەکان ڕاستە سۆشەل میدیا ئێستا لە پێشترە و زووتر هەواڵەیە بە خەڵک و با بڵێن ئازادی ڕادەربڕینی فراوانتر کردووە و ڕوبەرەکەی فراوان کردووە بەڵام هەمومان بەنۆع لە گومانەوە تەماشای هەواڵ و داتاکانیەکەن هەتا و کاتیە چینەوە سەر میدیایەکی تەقلیدی ئاژانسی خەبەرە جیهانیەکان یاخود ئەو میدیانەی کە ڕاستەوان بۆی جارێکی کە بزین ئەو زانیاری لە بەردەستمانە لە سۆشەل میدیا کە بە خێرای پێمانەگە بزین ئەوان چەندێک تەتەڵەیەکەن و چەندێک چێکێکەنە و چەندێ بە دوای ڕۆنەوە بۆیە ئەهەمیەتی تاسە میدیا لەوایە کە توانایی گەیشتنی هەیە بە سەرچاوەکان و ئەو میکانیزمانە بەکارێنێ بۆ با بڵێن داڕشتن و تەحریر و چێککردنەوە و دڵنیابوونەوە لە سەرچاوە کە بنەما تەقلیدیەکانی گەیشتنە بەڕاستی بۆیە تا ئێستا ئەهەمیەتی خۆی هەیە باشە کەواتە کاکتوانە لەگەڵ هەموو خێراییەکدا چەندە خێراتر بین ڕەنگە چەند هەنگاوێک لە ڕاستیەوە دوور بکەوینەوە لە خێراییە ڕەنگە هەندێک لە ڕاستیەکان ون بکەین ڕاستەوە مەسلەی سۆشەل میدیا هەر بەنای خۆیەتی لەبەرەوەی میدیایەکی کۆمەڵایەتیە ئینسان لە سایکۆلۆژیای کۆمەڵایەتیە کاریگەر بە یەکتری و قسەی یەکتریە گوازێتەوە و بە شێوەیەکی عاتفیانە با بڵێن بەر هەواڵەکەوێەوە بڵاوێک کاتەوە و ڕێی خۆی لەسەر دروستەکە بەڵام میدیا تەقلیدیەکە ئەگەر نای بنێن میدیای تەقلیدی میدیایەکە لە هەواڵ لە قیل و قال و لە وتیوتیەوە بەرزەکاتەوە بۆ مستەوایەک لە چێککردنەوە و تەتەڵەکردن کە ڕەبتێکاتەوە بە سەرچاوە ئەسڵەکانەوە هەوڵەیە زیاد لە سەرچاوەیەکی بۆ دابینکە چونکە لە سۆشەل میدیایە ئێمە یەک جارجاری وایە خەبرێکمان بەرجووەکەوێت لەم جۆیەوە ئامادەین بە دەم بینین بەیەکیشکە ئەوی ژەیە بە دەیتر ئەوی ژەیە بە هەزار لاخیرە ئەڕوا بە بێەوەی لە دوایە کلێکی ئیرێت و سێرەکی یەک سەرچاوی هەبووە لە کاتێکە لە میدیای تەقلیدیە ئەهمێتەکەی لەوەیە یەکەم ئەچیتەوە سەرچاوە ئەسڵێکە دووەم زیاد لە سەرچاوەیەکی ژوەرەگری بۆ ساخردنەوەی ئەمە جگەلەوەی پێویستەکە دۆکۆمنت و لە دوان و جۆرەشتانی تابێ باشە کاکتوانە ینی چۆن ناساندن بۆ میدیای تەقلیدی بکەین میدیای تەقلیدی ئەو میدیایە کە لەگەڵ داتایە تەعاملەکە و لەگەڵ سەرچاوە زیاد لە سەرچاوەیەکە مامەڵاکە و لە هەمان کاتە بازایە بەسەر هەموو ئەو زانیاریە نافەرمی عاتفیانەی کە لە سۆشەل میدیایە بڵاو بۆتەوە بازایە ئەوێت بچێتە سەر چاوگە ئەسڵێکە و هەوڵەیە لەلایەنی پەیوەندیدار ئیتر ئەگەر پۆلیسە دایرەیەکە وەزارەتێکە کەسێکە قوربانیەکە ئەگاتە سەرچاو ئەسڵێکە خۆی و هەموو ئەو شتە عاتفیانەی کە لە ناو سۆشەل میدیای حسابی بۆ کرێوە هەموو ئەو کاریگەربوونەی کە بە یەکتری هەمانەوە هەموو مەشاعرە عاتفی و ئەو هەموو بارگە سۆزداری کە هەمانە بۆ مامەڵەکردن لەگەڵ زانیاریە باز بەسەر هەمووانایە گوێ بە ڕێی خەڵک نایە و حساب بۆ عاتفی خەڵک ناکەوەوە سێری شێر و کۆمنت و متەئەسیربوونی هەموو خەڵکانە ناکە بەڵکو باز بەسەر هەمووانایە و هەوڵەیە بچێتە سەر سەرچاوە ئەسڵەکان میدیای تەقلیدی قەرارە ئەوە بێ باشە باس لە بابەتێکی گرنگ کرد ینی لایک و شیر و کۆمنت و ئەمە ناکاتە پێوەربۆی کە پامەکانی گەشتووە یاخودنا و ئەمە کاری لێ ناکە کۆمەڵگی ئێمە ئەوەی دەوێ لە ڕاستیە یعنی ئەوە بەس کۆمەڵگەی ئێمە نیە یعنی خۆی مرۆڤ بوونەوەرێکی عاتفیە و زیرەکیەکی عاتفیشی هەیە جگەل لە زیرەکیە لۆژیکێکی یعنی ئێستا مقیاسێکەیە بێ لە مەسلەی ئەوەی کە خەڵک زیرەکیە پێورە بە ماتماتیک و بە حلکردنی با بڵێن هەندێک هاوکێشەی بیرکاری زیرەکیی کە هەیە حسای بۆکرێ کە زیرەکی کۆمەڵایەتی و زیرەکی عاتفیە کە خەڵک بتوانێت لە مەشاعری یەکتری تێبگا بتوانێت پەیوەندی دروست بکە بتوانێت مڕاعاتی
پەیوەندیەکانی بکە لە ناو کۆمەڵگەیە ئەم سایدەی ئینسان پێ ناسرێتەوە جیاواز لە جانەوەرانی ترکە ئینسان مرۆڤێکی عاتفیەوە و بە سۆزیش بیرەکاتەوە بۆیە ئەمە سیفەتی ئینسانی ئەم سەردەمەشە بە تایبەتی کە بەهۆی سۆشەل میدیاوە زیاتر کاریگەرە بێ بە مەشاعری یەکتری وشتی عاتفی زیاتر کاریتیەکە و پێویستی ڕۆژانەیەەکانی بەلاوە گرنگترە وەکو لە داتا با بڵێن فەرمی و زانستیەکان. باشە کەواتە خەڵکی ئێمە ئەمە سوسۆزەی تایە بەڵام ئەکرێ ئەمە بکەینە پێوەەر و بنەما بۆی کە بڵێن میدیایەک باشە یاخود میدیایەک باش نییە لەبەرەوەی لایک و شێر و کۆمنتی کەمە یاخود زۆرە. ناتوانانی بڵێ بە بنەماوەری ناگری لەبەرەوەی لە ئەخیرە میدیا بریتە لە فرۆشتنی کەرەستە فرۆشتنی سلعەیە فرۆشتنی بەرووبوومە ینی بەرهەمە پرۆدەکتە بە خەڵک وە لە پەیوەندی بە بینەرە یا خوێنەرە پەیوەندیەکی فرۆشتن و کڕینە ینی بە ئەو یاسایان ناتوانانی بیپێوی کە چەندێکم پرۆدەکتت قابلی ئەوەیە کە خەڵک لێو بکڕێ و لێو وەرگێ و یعنی لەم پەیوەندێشە ئەهەمێتی شەکەت و نەجاحەتی شەکەت دەرەکەوێ بەڵام ئەو معنایەوە نییە کە ڤیو و شێرکردنەوەوانە مقیاس بێ بۆ ڕاستی و دروستی زانیاریەکەت. باشە کاکتوانە بە بڕوای تۆ میدیاکان ئەکرێ دابەزن بۆ ئاستی بازار ئاستی زمانێکی بازاری نەک بازار یعنی زمانێکی بازاری لە نێو هەموو میلەتاندا ئەمە هەیە و زمانێکی باڵاتر هەیە ئەکرێ میدیاکان دابەزن بۆم ئاستە ینی بڵێن لەبەرەوەی خەڵگەمەی ئەوێ نەک خەڵگەمەیەوێ ینی ئەم بابەتە لایک و شەیر و کۆمنتی زۆتر بۆ دێ بێمەش دابەزینەوە ئاستە. دوو دیوی هەیە و مۆزوع دیوی چند دیوە زمانەوانەکەیەتی دیویی کەشیان دیوی کۆنتێنت و ناوەڕۆکەکەیەتی بە دیوی زمانەوانەکەیان منک و ڕێی شخصی خۆم زۆر بەلامەوە کێشەنی و بەلامەوە ئاساییە میدیا بە زمانێکی ئاسانتر قسە بکە ئەو زمانە هەڵگرێتەوە کە زمانی گفتوگوی ڕۆژانەی خەڵکە بۆیی بە تایبەتی لە زمانی کوردی ئاواز لەو وشە سازی و داڕشتنە ڕسمیە بێنین کە خەڵک کەمتر خۆی تیابینێتەوە و دەستەواژەی زۆر ڕێزمانی بەکاربێنین و یعنی من لەگەڵ ئەوەیان نوعێ لە زمانی گفتوگوی ڕۆژانە بێتە ناو زمانی میدیاشەوە لە ڕووی داڕشتن و لە ڕووی با بڵێن تەحریری خەبەریەوە باسێکم بەڵام وەکو بنەماکانی پەیوەستبوون بە داڕشتن و بە گێڕانەوەی چیرۆکەکان و بە ئەوەی پێوترێ ستۆری تێڵین و بە داڕشتن و بە ڕیزکردنی زانیاریەکانەوە ئەبێ دەستبەرداری ئەو بنەمایانە نەبین کە فێری بوون لە میدیایە کە بنەمای سەلماندن و ڕوونکردنەوە و پێشەکی و ناوەڕۆک و پاشەکی و کورتکردنەوە و خلاصەیە یعنی ئەبێ لە ئەخیرە خەبەر و هەواڵ و راپۆرت و زانیاری ئەوانە بە شێوەیەک دروستکەین کە خەڵک تااقەتێ بێ جۆ لێ بگرێ و بگاتە خەڵک و زمانە بێت دوور بێت لە بارگەی عاتفی و وەختوکەی مەشاعری خەڵکی تیانە بێ و جۆرێک لە چاواشەکاری تیانە بێ بۆ ئەوەی حقیقەتەکە دوور لە هەموو بارگەیەکی عاتفی بگا بە خەڵک و خەڵک خۆی قەراربا لە دوایە چی ڕاستە و چی دروست نییە بەڵام لە ڕووی زمانەوە ئەکرێت زمانێکی ئاسانتر بەکاربێنین بەڵام دەستبەرداری ئەو بنەمایانە نەبین کە بنەمای گەیشتنی بینەرە بەڕاستیکی ورتر و دقیقتر لە هەواڵ باشە کەواتە کاکتوانە ئەو ڕخنانە دقیقن زۆرجار لە میدیاکانە گیرێ میدیا بێ زمان بپارێزێ میدیا بێ زمانی ستانداردیە بێ یان ئێمە و ئەرکاخرێتە سەرشانی میدیا شتێکی واقعیە یان میدیا ئەرکی دیکەی هەیە لە ڕاستیە میدیا توانای ئەوەی هەیە کە داکۆچی لە نوعێ لە زمان و نوعێ لە ڕێزمان بکەوە توانای ئەوەشی هەیە کە زمانێک دەوڵەمەند بکەوە وشە دابتاشێەوە جۆرێک لە با بڵێن وشە سازی بکە لە ناو هیناوە لاخیریشە بە بازاڕی بکە توانای ئەوەی هەیە لە بەرەوەی میدیا ڕۆژانە خەڵک گوێ لێگرێتەوە چێتە ناو زاکرەی خەڵکەوە ئەمانە بەڵام دیسانەوەمان ڕێی شخصی خۆمە ینی من لەگەڵ ئەوەیە ئێمە لە سەردەمێکە ئاژین کە سەردەمی کاریگەربوونە بە یەکتری و بە فەرهەنگی یەکتری سەردەمێکە کە ئێمە ڕۆژانە دەیان داهێنانی تەکنۆلۆژیەتە ناو ئەم جیهانەمانەوە بەکارێنی ناکرێ ئێمە ناوی نەنین وەکو خۆی باسی نەکەین کە هەیە لە دنیا بەس لەبەرەوەی ئێمە لەبەرەوەی کوردیەکەیمان نییە ئیتر ئینگلیزیەکەی بەکارنێنین لەبەرەوەی فەڕەنسیەکەی و عەرەبیەکەیمان نییە ئەمە ئیتر بەکاری نێنین ئەم ئیشە زۆر قورسە ئەگەر بە تەواوەتی بێ بە میدیا خۆی لە ڕاستیە ئەمە ئیشی
کۆڕی زانیاری زمانەوانی و کۆڕی زانیاری کوردە کە قەرار بوو دروست ببێت کە بتوانێت قاموسی کوردی دابنێ و داکۆچی لە ڕێزمانێکی دیاریکراو بکەوە لە ڕێی منهەجی خوێندن و قوتابخانەکانەوە دیفاع لە وشانە بکەین. یعنی هەڵواسینی هەموو مرکب بەسەر میدیایە بەڕای من ئیشەکەمان تەخیرەکە وامان لەیەکە کە نەتوانین وەکو پێویست دنیا بگوازینەوە و هەموو داهێنانانی کە هەیە ڕۆژانە باسیکن. باش ئەوەی ئەوان داوایەکەن ئەبێ فڵان وشە بە دووە و بێ و فڵان شت لە چجەیەکە حوتی لەسەر بێ و بە دوو یابێ ئەمە بۆ میدیای خێرا بۆم سەردەما زۆر ئەگونجێ ئەتوانی من پێم وایە ناگونجە. من خۆم شخصیەنیش یعنی وەکو ڕۆژنامەنووسێ پابندیم بەو شتانەوە لە ڕاستیە و لە ڕاستیە سی عەرەبیش بەکارێنم لە نووسینە و پێویستیش کە ساڵی عەرەبیش ئەخەمە ناو داڕشتنی نووسینەکانمەوە بۆ ئەوەی وشەکە وەکو پێویست خۆی بگات بەو پێی کە ئێمە هەندێک پیتمان نییە لە نووسینێکە کامەیە فکرەیە بگەێنم مەبەستەکەم متەلەقیەکە بینەرێکە بۆی بتوانم ئەو بیرۆکەی کە هەمە بەو کەرەسانە بگەێنم کە ڕێک لە مێشکمایە ئامادەیم تایە هەندێک پیتیش بەکاربێنم بۆی بە دەقیقی ئەوە بگا کە ئەمەوێت. بۆیە ئەمە تێکدانی زمان نییە بە بڕایتەوە. من پێم ڕێی شخصی لەوانەیە ئێستا تۆ یاکیچیکە متفق نەبێ لەگەڵما من پێم وایە زمان لە ئەخیرە یعنی لە 50,000 ساڵی ڕابردووە کە داهاتوە لە نێوان مرۆڤە بەپێی تەتەوری مێشکی ئینسان کە بەشی پێشەوەی مێشکی ئینسان لە 50 ساڵی ڕابردووە بە دیاریکراوی وەکو زانایانی با بڵێن ئارکۆلۆژی کە شویان کردووە ئەو بەشەی پێشەوەی مێشک کە فرۆنتۆل کۆرتێکسی پێڵێن کە مەسئولە لە دروستبوونی زمان و زمانی پێ دروست بووە هەدەفەکە بریتیە بۆ لە تەفاهمکردنی ئینسان بۆ یارمەتی یەکتری بگاوە لە یەکتری تێبگەن و کار ئاسانی بۆ ژیانی یەکتری دروستکەن و بتوانن لە مەشاعری یەکتری تێبگەن و کاری پێکەوەی بکەن و بتوانن یعنی لەسەر شتێک کۆک بن و جانی جەماعەت و جانی بڵێن هاریکاری و هەرەوەزی دروست بێ بۆی بەشەر بتوانێت هاوکار بێ و پێکەوە بژی. یعنی بەشێکە لە پێشکەوتن و پەرەسەندنی مرۆڤ لە بینی یەکتریە بۆ گەیشتن بە هەموو ئەو پێداویستیانی کە هەیەی. بۆیە ئەومانە بەو تەفسیرە داخراوە دۆگمایە قەومیەی کە هەندێک کەس یعنی ڕێلەوە ئاگرەیە کە ئێمە لە یەکتری تێبگەین و واز لە تعبیری خۆمان بێنین لە پێناوی پاراستنی شتێکی کە ئەبستراکتە من زۆر لەگەڵیانیم. باشە کەواتە ساییە میدیایەک لە شوێنێک لە شارێک بنزاری ئەو ناوچێ بەکاربێنێ ئەنی هەندێک بنزاری ئەو ناوچێ زاری ئەو ناوچێ بەکاربێنێ ئەویانەکەوێتە سەر لەوانەیە ئەویان جۆرێک لە زەرری تاوی بۆ میدیاکە یعنی میدیا ئەتوانێت باشتر وایە زمانە بەکاربێنێت کە ڕوقعی یاردوا بەڵێن ڕوبەری تێگەشتنەکەی فراوانتر بێ. یعنی تۆ ئەگەر میدیایەکە هەبێ بڵێن بۆن منە بە دیالکتیکی هەورامی قسە بکە ئەو میدیای خۆی ئۆتۆماتیکی یعنی قەراری یاوە متەلەقەکانی جۆگرەکانی ژمارەیەکی کەم بن واتە پرۆدەکتەکەی ئەفرۆشێ بە ژمارەیەکی کەمی کڕیار بۆیە لەو حاڵەتەیە هەم بزنسەکەی لاوازە بێ هەم پەیامەکەی لە شوێنێکە ئاچەقێ و زۆر ناڕوە. بەڵام ئێمە ئەگەر زمانە بەکاربێنین یعنی بمانتوانێت بۆن منە لەسەر دیالکتیکی ڕێکەوین لە ساڵانی ڕابردووە کە وتم بەتەنیا ئەرکی میدیانیە مانتوانێت بە زمانی قسە بکەین 6 میلیۆنەکەی باشووری کوردستان وکو پێویستەی بگە خۆگەر مانتوانێت دانەیەکی کە ئیتفاق لەسەر بکەین کە هەر 40 میلیۆنە کوردەکەی هەمووی پێکەوە تێبگە گرنگتر بۆ مانتوانی کاریگەریەکی زیاتر لەسەر یەکتری دروستکەین وشتی هاوبەشی گەورە لە بینیەکە دروستکەین. باشە کاکتوانە چۆن ڕوانیتە میدیای کوردی ئێستا تو خۆت ساڵانێک بەێستەشەوە ڕۆڵت هەبووە لەم میدیایە لە دامەزراوەی جیاواز کارت کردووە وە کاریگەر بووی تێندا چۆن دەڕوانی بەم خۆناغی کە پێی گەیشتوین زۆر جار دەوترێ خۆناغێک کە بێسەرە و بەرێ یعنی ئەمە ڕەخنەیەکی واقعیە بە بۆچوونی من میدیای کوردی یعنی پێشکەوتنی گەورەی بەخۆیەوە بینی لە ماڵ ڕابردووە و نزیک بۆ لە مستەوای هەندێک میدیای ناوچەکەش ناڵێم میدیای جیهانی یعنی لە وڵاتانی چواردەور و ئەوانەیە و هەموو فێری هەموو تەکنیکانە بوو کە لە دنیا بەکاریە دووە توانیشی یعنی ببێ بە با بڵێن نوع لە هێز ئەگەر بە معنە تەقلیدەکە قسە بکەین هێزی چوارم کە من پێم وایە ئەو چەمکەش گۆڕاوە هێزی چوارم نییە لە دنیا میدیا هێزی لە بین یەکەم و دووەمایە لە دنیا پێشکەوتنی گەورەی بەخۆی بینی بەڵام وا هەستەکەم ساڵانێکە میدیای کوردی ئەو مۆدیل و میتۆدەی کاری پێەکە گەیشتوتە نەوعێک لە بنبەست و ئێستا بۆنی ئەوەی لێیە کە پێویستەکە
لەم قۆناغەیە تێپەڕێ بپەڕێتەوە بۆ قۆناغیچکە ڕوخساری ئەو مەلامیحی و با بڵێن ڕوخساری ئەو قۆناغە تازەیە من ناتوانێ سەبەت لەم بەرنمەیە تەشخیصی بکەم بڵێم چییە بەزەوە نازانم قووەتەکەی خەریکە تەواوە بێ و نوعی لە چەقین هەیە و نوعی لە مەلەل هەیە لە ئیشەکەیە و پەرشوبڵاویەکی زۆر هەیە و کاری پێکەوە نەکردن زۆر بوو و جەزیرەی بچووکی کارکردن زۆر پێکەوەی و چاواشەکاری زۆرە و مزداقێتەکە بەگشتی دابەزیوە و ئوسلوبی با بڵێن ئیخراجکردن و تەقدیمکردنی ئیشەکەش پرۆدەکتەکە بە شێوەیەکی گشتی تەقلیدی بۆتەوە بۆیە پێم وایە گەیشتۆتە شوێنێک ڕەنگە پێویست کایتر وردە بپەڕێتەوە بۆ قۆناغیچکە ینی پێ دوایە لە دۆخی چەقینە لە دۆخی چەقینا و لە دۆخی سەرفکردنی کارتەکانیایەتی واگردی قەت بێت چی ئەڵە سێ لاساییەکە کاتەوە مەسەلەن سوۆشەل میدیاکان کەسێدانن کوڕێگا کچێک لە بەردەم شاشێکە بە دەنگی بەرز هاوارەکە هەوانەیە لاسایی یەکتری بکەنەوە بەرنمەکانی کەناڵەکان هەمووی نوعی لە بەرنمەیە میوانەکان لەم قەناتە یاریەکەن ڕم بۆ قەناتی چکە کەس خەڵک هەیە سێ جار لە ڕۆژێکا قساکە لە سێ شوێن هەواڵەکان هەمووی لە یەکتریە چێ یەکی خەبەرێکی دەسەکەوێ کۆپیڕایتی خۆی نیەوانەی تر هەمووی بڵاوێکەنەوە لە هەمان و مەزدەری ئەوەوە بە دوواداچوونی قوڵ ئارانیە نەفەس درێژی و گەڕانەوە نییە بۆ زانیاری و بۆ تحقیقی سەحەفی و یعنی تقریبا یەک میزاج و یەک مود و یەک میتۆت زاڵ بووە بەسەر هەمویە و هەمووی جۆ لە دەنگانەوەی دەنگ یەکتریەگرێ وەکوی لە ئەشکەوتێکە جۆمان لە دەنگی خۆمانە یعنی کەسێک نبینی لایەنێک نبینی بە تەواوەتی ئیشێ بکاهی خۆی بێ بەقەدەرەوەی لێرە شتێ لەوێ شتێ دەستکاری چێکات و گەرمێکاتەوە لە مایکرۆیەکە یاتەوە بەردەمی خەڵک باشە کاکتوانە پێدوانیە بەشێکی پەیوەندی بەوەیە ینی میدیاکارەکان کە کار دەکەن لە نێو میدیانەدا ینی ئەبدەیتیان نییە لە خۆتازەکردنەوەیانین پێوەری کارکردنی میدیاکار لە میدیاکاندا پێوەرەکان سادەن پێوەری معریفی و توانا و زیرەکی و لاتووی و ئەبدەیت نین هەڵکو پێوەری شتی دیکەن ئەکی دوایە متفقم لەگەڵ تەفسیرەکە تا بەڵام ئەبێ یەک شتێ لەبەر چایی بگرین تۆ ناتوانانی بە تەنیا محاسبەی میدیا و میدیاکار بکەی لەوەی کە ئەبدەیتی نییە و کە یعنی ئیشەکەیان قەرەباڵە کردووە و خەڵک خۆی هیلاک ناکە جایکەیتەوە لە کۆی کۆمەڵگەکە و لە کۆی بەشەکانی تر و سێکتەرەکانی ترێم کۆمەڵگەیە بۆ تۆ بۆ سیاسەکانی شوان نە ئەخوێنەوە نە ئەبدەیتەکەن نە ترێنین وەرەگرن نە با بڵێن ڕاهێنان وەرەگرن لەسەر سپیچ و قسەکردن و نە لە تەماسان لەگەڵ خەڵکە بەشەکانی تری میهنیەکان وان یعنی ئێمە مهندسمان هەیە بەقەت مەساحێ لە ئیشەکە نازانێت دکتۆرمان هەیە بەقەت نێرسێک لە ئیشەکە نازانێت بەگشتی ئەمە دەردێکی گشتی کۆمەڵگەکەیە کە کۆمەڵگەیەکە خۆی زۆر هیلاک ناکە و سعی ناکە و دام و دەستگاکانیشی بەشی ئەبدەیت و حەوافزی با بڵێن تەژیعکردن و هاندان و شتانیان نیە کاکتوانە پێدوانیە ینی میدیا پیشێکی ڕاقیە ئێستا تقریبن ئەم پێناسەی لە دەستداوە لارێمی کوردستانە بەڵێ وایە لە دەستیەوە ینی بەشێکی زۆری خەڵک وەکو فرسەتی کار سەیرەکە ینی وەکو شوێنێک بۆ دۆزینەوەی کار ئەچێتە نایە و خەڵک هەیە تەکلیفەکە ئەڵێ فڵان کەسمەیە هیچ ئیشیشی دەست نەکەوتەوە لە ماڵەوەی و کاری نییە بەشک و جێ بکرێتەوە لە جێگەیە و ژمارێکی زۆری خەڵکی تایە و بەشێکی زۆریشی خوێنەواریی ئەوتویان نێ خوێنەواری بە معنا شادەکە ناڵێم بە معنای متابع و سەقافە و زمانزانین زۆر سپاس کاکتوانە عوسمان سپاس دەکەم سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ بەشداریکردن لەگەڵمان خێراتی سەرچاو سپاس دەکەم خۆشەویستان بەردەوامین دەچینە لای وتاری بەڕێز بافڵ تاڵەبانی سەرۆکیەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا وتارێک پێشکەش دەکات پێکەوە بینەری دەبین